آلية استجواب مسؤولها تكون بذات پەرلەمانتارانی نزیک لە گروپە چەکدارەکانی هاوپەیمانی ئێران لە هەوڵی کۆکردنەوەی واژۆن تاوەکو پاش گەڕانەوەی عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق بانگێشتی پەرلەمان بکەن بۆ ڕوونکردنەوە لەسەر ئەو ڕێککەوتن و لێکتێگەیشتنانەی کە لە نێوان ئەمریکا و عێراق واژۆ کراوە. ئەوەی لە کۆبوونەوەکانی نێوان سەرۆک ترامپ و بەرپرسانی دیکەی ئەمریکا لەگەڵ زەیدی جەختی لەسەرکرایەوە چەکدانانی گروپە هاوپەیمانەکانی ئێرانە کە 30 ئەیلول وەکو دواوادە بۆیان دیاری کراوە. بەرپرسایەتی ڕادەستکردنی چێک لە بەرنامەی کاری هەموو حکوومەتەکانی پێشوو هەبووە، بەڵام جێبەجێ نەکرا. ئێمە پێشوازیمان لەوە کرد چەک تەنها لە دەستی دەوڵەت بێ، بەڵام دەمانەوێت قسەیەک ئاراستەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکەین. بەڕێوەبردنی دەوڵەت بە مەلەف دوای مەلەف نابێت. بەڕێوەبردنی دەوڵەت دەبێ هەموو مەلەفەکان لە یەک کاتدا کاری لەسەر بکرێت. ئێرە پێش باڵۆێزخانەی ئەمریکایە لە ناوچەی سەوزی بەغدا. ئەم باڵۆێزخانەیە چەندین جار لەلایەن گروپە هاوپەیمانەکانی ئێرانەوە بە درۆن و موشک هێرشی کراوەتە سەر. شرۆڤەکارانی دۆخەکە پێیان وایە بەردەوامبوونی ئەو گروپانە زیانی گەورە بە داهاتووی عێراق دەگەیەنێ، چونکە فەرمانی تاران جێبەجێ دەکەن نەک ڕێنمایی و داواکاریەکانی بەغدا. طبعا يعني هنالك تجاوزات على المصالح الأمريكية داخل العراق. بەڵێ لە ناوخۆی عێراقدا دەستدرێژی کراوەتە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا. هەندێک گروپ پێداگری دەکەن لەسەر کۆتایی هاتنی ئەرکی هێزە بیانەکان، لە نێوانیاندا هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی کە ئەمریکا سەرۆکایەتی دەکات. بە دڵنیاییەوە ئەمە کاریگەری خراپی دەبێت لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ عێراق. پێم وایە ئێستا سیاسەتی عێراق سیاسەتێکی گشتیە، هەوڵی دوورخستنەوەی جەنگ دەدات لە نێوان گروپەکانی بەرەی مەقاومە کە لە بەرەیەکدان و لەگەڵ سیاسەتی عێراق لە ناوخۆی عێراقدا. هەڕەشە و بەیاننامەی گروپە چەکدارەکان لە کاتێکدا بوو کە زەیدی هێشتا پێی نەنابووە نێو خاکی ئەمریکا. لە بەیاننامەیەکی نۆخاڵیدا ئەو گروپانە دژایەتی خۆیان پیشاندا بۆ هەر ڕێککەوتنێک کە لە نێوان عێراق و کۆمپانیا ئەمریکیەکان واژۆ دەکرێت. وأهم شريك استراتيجي في العالم هو الولايات المتحدة الأمريكية. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، بەغدا.